سڵاو خۆشەویستان و ئەزیزەکانی من لە کەناڵی ئاسۆی زانکۆ لەگەڵتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدۆیەدا بە تایبەت باسی ئەو کۆلێژانەی ئایتی ئەکەین کە لە هەرێمی کوردستاندا هەن و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆلاین و پارالێل ئەگەر ئێوارانیش هەبێت بۆ ئەوی خۆشەویست باسەکەین. ئەم کۆلێژانەی ئایتی تایبەتن تەنها لە چەند زانکۆیەکدا هەن و تایبەتمەندن بە بەشی ئایتیەوە بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرانە جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ و زانیاری تەواو وەربگرن بۆیە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. خۆشەویستانم ئەوەی کە بینیتان بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژەکانی ئایتی لە هەرێمی کوردستان بە هیوای ئەوەی بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین سوود لەو بەشە گرینگە ببینن، چونکە ئێستاکانە ئایتی خەریکە جێگە بە بەشە پزیشکەکانیش لەق بکات و بتوانێت جێگەی خۆی زیاتر لە هەرێمی کوردستانە بکاتەوە بۆی قوتابیان زیاتر ڕووی لێ بکەن بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانیش سوود لە ڤیدۆکانمان ببینن.